بەبێ دەرمان چارەسەری نەخۆشی کۆڵۆن بکە. پزیشکان و پسپۆڕانی تەندروستی ئاشکرای دەکەن بیرکردنەوەی زۆر و جوڵەی کەم هۆکاری سەرەکی گرژبوونی کۆڵۆنن. بە گوێرەی زانیاریە تەندروستیەکان بیرکردنەوەی زۆر و ڕاڕایی و کەمی جوڵە و نان خواردن بەپەلە لە هۆکارە دیار و سەرەکیەکانی گرژبوونی کۆڵۆنن یان نەخۆشی کۆڵۆنن. ئەی چارەسەر بۆ نەخۆشی کۆڵۆن چییە؟ پسپۆڕانی بواری تەندروستی دەڵێن ئەگەر گرفتی کۆڵۆن بێزاری کردویت ئەوە پێویستە بەر لە بەکارهێنان و وەرگرتنی دەرمان پێویستە ڕەفتارەکانت بگۆڕیت، واتە کەمتر بیر بکەرەوە، ڕاڕا مەبە، جوڵەکانت زیاد بکە و بە پێ زۆرتر بگەڕێ، هاوکات بە هێواشی نان بخۆ. بە هیوای سوود وەرگرتن.